الله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله الواحد الأحد الفرد الصمد الذي لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد، وأشهد أن محمدًا عبده ورسوله أدى الأمانة وبلغ الرسالة ونصح الأمة وجاهد في الله حق جهاده. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، باشترين كلامي خواهی پروردگارە کە لە قورئانی پیرۆزە ئەی فەرمێ و باشترین ڕێبازی پێغەمبەری مختارە صلی الله عليه وسلم و خراپترین ئەو ڕێگایانەی کە لە دنیا بوونەتە مای سەرگەردانی و نەگبەتی و بەدبەختی بۆ خاوەنەکانیان و بۆ قەوم و ملەتەکەیان ئەو ڕێباز و ڕێگایانەیە کە پێچەوانەی ڕێبازی پێغەمبەر و هەموو پێغەمبەرەکانە. ئەو ڕێبازانە بەڕاستی ئەبنە مایی نەگبەتی قوربەسەری دنیا و ئەبنە مای ئەوەی کەوا خاوەنەکانیان تووشی ئاگری جەهەنم بکە. میوانەکانی ماڵی خوا، داواکارم لە پەروەردگاری مەزن بخواتە ناوە جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە و بارانی ڕەحمەتمان بەسەرا ببارێنێ. لێ پاڕێنەوە ئەڵێن یا مغیث یا غیاث یا غیاث المستغیثین أغثنا اللهم أغثنا اللهم أغثنا برحمتك يا أرحم الراحمين اللهم أنزل علينا الغيث ولا تجعلنا من القانطين يا أرحم الراحمين. هەفتەی پێشوو باسی هۆکارەکانی گرانبوونی بازاڕمان کرد. وتمان لەلایەنی دنیاییەوە هەندێک هۆکاری هەیە و لەلایەنی دینیشەوە حەدیثێکی پێغەمبەرمان هێنایەوە صلی الله عليه وسلم کە پێغەمبەری خوا بە مهاجرین ئەفەرمێ یا معشر المهاجرین خمس إذا ابتليتم بهن وأعوذ بالله أن تدركوهن. پێنج شت هەیە ئەگەر تووشی ببن پەنا ئەگرمە خوا کە تووشی نەبن ئەبنە مایەی ئەوەی کەوا پێنج شتی تر یان کۆمەڵە شتێک بە دوای خۆیانە بێنن. هەر کاتێک فاحیشە و خراپەکاری و بەدڕەوشتی لە هەر قەومێکا زیادی کرد وای پێهات بە عەلەنی ئەیان کرد، شەرمیان نەئەکرد، ئەو کاتە هەندێک دەرد و بەڵاو نەخۆشی و قوربەسەری ڕوویان تیەکا کە لە قەومەکانی پێش ئەوانە نەبوونە. کێ جەڵتەی بیست بوو؟ کێ کۆڕۆنای بیست بوو؟ کێ سەرەتانی بیست بوو؟ بەم شێوازانەی کە ئێستا هەیە هەرگیز نەبووە. هەر کاتێک یاری بە ترازوو کرا، کێشانە و پێوانە گاڵتەی پێکرا، طبعاًەوە هەموو شتێکی تریش ئەگرێتەوە، حتا تەنانەت بازار دۆلارەکانیش ئەگرێتەوە، هەموو شتێک ئەگرێتەوە، چونکە زۆر شت ئێستا بە سەنگ و بە کێشانە و پێوانەیە ئەو کاتە چاوەڕوان بکە بێبارانی ڕووبکاتە خەڵک. ئەگەر لەبەر خاتر حەیوان و ئاژەڵ و بێزمانەکان نەبێت خوای تەعالا باران نابارێنێ. هەر کاتی عەهد و پەیمانی خوا شکا لە ناو خەڵکە، خەڵک خۆیان نەکرد بە وەکیل و درۆیان نەکرد، ئەو کاتە چاوەڕوان بکە زاڵمێک مسەڵەت ببێ بەسەرتانە کە لە خۆتان نییە. تا حەدێک زاڵم لە خۆت بڕێک سنوور هەیە نایبەزێنێ، بەس زاڵمێکی غەریب زۆر خەتەرە، هیچ سنوورێک نامێنێ. من بە چاوی خۆم بینیمە پیا و معقولترین پیاوەکانی کەلار کابرایەکی ئەسمەری کە ئێمە من بۆ کەمکردنی هیچ قەومێک ناڵێم کە پێڵێن وەلەکە عەرەبێک لە ناو بازاڕە یەک زلەی لێدا مشکێکەی بەنا ئاوا هینیە کرد و کابراش دای لە زەوی
بەڵام هەرگیز تەسەور مەکە ئەوە لە کەسێکی خۆی ڕوو بدا ئیلا دەنگمەند نەبێ مەگەر شۆرا بێتەوە لە حەیا بەڵام ئەو کاتانە هەر زۆر زۆر بوو چونکە زاڵم لە غەیری خۆت زۆر مشکیلەیە هەر کاتێک هەر ملەتێک حکمیان دەسڵاتدارەکان حکمیان بە شەریعەتەکەی خوا نەکرد ئەوە لە ناو یەکە خوای تەعالا بەڵایان بۆ دروستەکە یعنی تەفریقە و دووبەرەکیەکەوێتە نێوانیان ئەمە هەندێک هۆکارن کە پێغەمبەر صلی الله علیه وسلم وەکو ئاماژەی پێکات وەکو هێڵی گشتی ئاماژەی پێکات تا ئێمە بزانین هیچ شتێک لەم دنیاە بەبێ هۆکار و حکمت نییە هیچ شتێک خۆشەویستەکانم والله هیچ شتێک ڕوونادا گڵادارێک لە بەلاش بەرناوێتەوە لە دارێک ئەوە دڵنیا بن هیچ حیوانێک حتا تەنانەت مێرولە و لە مێرولەش بچووکتر خوا خەڵقی نەکردووە بەبێ حکمت بۆیە هەر ڕووداوێک ڕووەدا هەر کارەساتێک دێتە پێشەوە هەر وەزعێک ئەبێ ئیلا بزانی هۆکاری هەیە و حکمەتی هەیە ئەبێ ئینسان عاقڵ بەدوایە بگەڕێ حاڵی هەموو ئومەتەکان بەسراوەتە کاروکردەوەی ملەتەکانەوە هەر کاتێک ملەتەکان عەقیدەیان فاسد بوو گەندەڵی کەوتە عەقیدە و بیر و باوەڕیانەوە هەر کاتێک فەساد کەوتە عیبادەت و ئەخلاق و ڕەوشتیانەوە ئەوە ئیتر چاوەڕوانی ئەوە بکە کە خوای تەعالا فەرمێ ظەهەرە الفەساد في البر والبحر بما كسبت أيدي الناس ليذيقهم بعض الذي عملوا لعلهم يرجعون فساد گەندەڵی خراپەکاری لە وشکانی و دەریاکانە دەرکەوت بەهۆی کاروکردەوەی خەڵکەوە خۆیان خوای تەعالا بە هەندێ لە عقوبە و سزا کە ئیبارێنێ بەسەریانە و ئەیچێژن عقوبەیانەدا تاوەکو بگەڕێنەوە تاوەکو هۆشیارەکانیان بیرکەنەوە چونکە هەموو ملەتێک کۆمەڵە خەڵکێکی عاقڵ و ژیری هەرتیایە بیرەکەنەوە ئەزانن هۆکاری هەیە ئەمە جەزای ئەو کەسانەی کە پشتکەنە پەیامی خوا پەیامی پێغەمبەرەکان جەزاکانیان وازەحە پاداشتەکانیان خوای تەعالا لە قورئانی پیرۆزە لە سوورەتی طاهایە زۆر بەڕوونیەی فەرمێ ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا ونحشره يوم القيامة أعمى ئەو کەسانەی پشت لە پەیامی خوا بکەن لەو پەیامەی کە خوای تەعالا ناردوێتی مرۆڤایەتی لەسەری بچن تا بەختەوەر بن هەر کاتێک پشتیان لێ کرد ئەو کاتە ژیانێکی تاڵ ژیانێکی گوژاڵکانە ناڕەحەتترین ژیان ڕووەکاتە ئەو ملەتە لە دنیا و لە قیامەتیشا بە کوێری حەشرەکرێن قال رب لما حشرتني أعمى وقد كنت بصيرا قال كذلك أتتك آياتنا فنسيتها وكذلك اليوم تنسى هروها أجر خلقانيك الروبكنا يعني قومانيك روبكنا خوا وبيامي خوا بجواني بقرن دستي بيو بقرن بيربي بكن طبعا خوي تعالى لسورة نحل آيات نوتو فرمي من عمل صالحا من ذكر أو أنثى وهو مؤمن فلنحيينه حياة طيبة ولنجزينهم أجرهم بأحسن ما كانوا يعملون الجياني دنيا نير بي ميبي أو كسا عمل بجواني بك ببيامك إخوة لسر بيامك إخوة بالروح خوي تعالى جياني كي خوش بختي بنصيب أكا ولا قيامتشا أجر پاداشتيان زور زور قوري كوابو چارە سەر ئەوەیە تربیەت و پەروەردەی نەفس خۆمان بکەین یەکەم لەسەر تەقوا و مراقەبەی خوا پێویستە ئێمە لە خوا بترسین و فەرمانەکانی خوا پێشێل نەکەین و پەیامەکەی خوا پشتگوێ نەخەین هەست بە چاودێری خوا بکەین بەسەرمانەوە خۆشەویستەکانم وا نەزانی تۆ یەکێ بخەڵەتێنی فێڵ لە یەکێ بکەی خوا لێی بێ ئاگایە و نەزانی بە هەندێک کردەوەی ظاهیری نوێژ و عمرە و ئەوانە خوا ئەخەڵەتێنی
ئەگەر تۆ لە ناو دڵەوە یەکلا نەبوو بێتیتەوە خۆت نەفرۆشت بێتە خوای تەعالا بڕیارت نەدابێ کە خوا خاوەنتە و تۆ بە پێی پەیامی خوا ئەجوولەیتەوە ئەو کاتە بە تەمای ئەوەش مەبە کە خوای تەعالا ڕەحمت پێ بکات. تەقوا ئەوەیە خۆپارێز بی، خۆپارێزی ئەوەیە کە ئاگات لە نافەرمانیەکان بێ پێشێلی نەکەی، سنوورەکانی خوا پێشێل نەکەی. ولو أن أهل القرى آمنوا ئەگەر خەڵکی دێهاتەکان و شارەکان ئیمانیان هێنا واتقوا خۆیان پاراست لە نافەرمانیەکانی خوا لفتحنا عليهم بركات من السماء والأرض لە ئاسمانەوە لە زەویەوە خوای تەعالا بەرەکەت ئەنێرێت. تەئکید بە دڵنیا بە ئەمە وعدی خوایە، ئەمە سونەنی خوایە. ولكن كذبوا بەڵام ئەوان پەیامی خوایان پشتگوێ خست بووە باوەڕیان نەکرد و بە درۆیان خستەوە فأخذناهم بما كانوا يكسبون. تەقوایە ئەبێتە مای ئەوەی کەوا بۆ تاکی نەفەرەکانیش خوای گەورە ڕزق و ڕۆزی بەرفراوان بکا. ومن يتق الله يجعل له مخرجا ويرزق من حيث لا يحتسب. هەر کەسێ تەقوای خوای هەبێ خوای تەعالا دەروی بۆ کاتەوە ڕێگای پێ پیشانەدا و لە شوێنێک و ڕزقی بۆ ئەنێرێکە بە خەیاڵیشیان نەهاتووە. ئێمە ئەسبابەیە ماڵێ نەوت زەرعات صناعە زراعە بڕێشت دائەنین، بەڵام ئەگەر تۆ تەقوای خوات هەبێ و ملەتەکەت ملەتێکی متەقی بن دڵنیا بە دەیەها ڕێگای تریش هەیە کە ئێمە نایزانین خوای تەعالا بەرەکەتی خۆی ئەنێرێ. دووهەم بە زۆر ئیستیغفارکردن، تەوبەکردن، پەشیمان بوونەوە، دوعاکردن. ئیبن الصەبیح ئەگێڕێتەوە ئەفەرمێ کابرایە کاتە لای حەسەنی بەسری وتی دوعامان بۆ بکە بێبارانیە، فەرمووی داوای لێبوردن لە خوا بکەن. یەکێکی تر شکاتی حاڵی خۆی کرد کە ڕزقی کورتە و فەقیرە، فەرمووی ئیستیغفاری خوا بکە. یەکێکی تر وتی مناڵم نابێ دوعام بۆ بکە، فەرمووی زۆر داوای لێبوردن لە خوای پەروەردگار بکە و ئەستەغفیرالله بکە. یەکێکی تر وتی باخەکەم موشک ئەبێتەوە بەروبوومی کەمە، فەرمووی ئەستەغفیرالله بکە. وتمان قوربان هەر کەسێ هاتە لات و هەر کێشەیەکی هەبێت و هەر ئەڵێ ئەستەغفیرالله بکە، ئەی فەرمووی خۆ من لە گیرفانی خۆم و دەری ناکەم، قسەی خۆم نییە. ئەی ئەوە نییە خوای تەعالا لەسەر زمانی پێغەمبەر نوح بە قەومەکەی ئەفەرمێ فقلت استغفروا ربكم إنه كان غفارا يرسل السماء عليكم مدرارا ويمددكم بأموال وبنين ويجعل لكم جنات ويجعل لكم أنهارا. والله يو أستغفر الله خوا بكن پشیمان بوونەوە بە ئاشکرا و بە ناو دڵەوە دەری ببڕن بۆ خوای پەروەردگارتان، دڵنیابن خوای تەعالا بارانتان بۆ ئەبارێنێ، مناڵتان پێ ئەدا، پارەتان پێ ئەدا، دنیاتان خۆشەکە. ئەگەر چی خۆشەویستەکانم هەموو شتێکیش دنیا نییە. دنیا ئینسان ئەوەنە خواردنی هەبێت تا پشتی ڕاست بێتەوە، پۆشاکێ لە بەریا بێ لە هاوین و زستان بیپارێزێ، لە سەرمای زستان و لە گەرمای هاوین، و مەسکەنێکی هەبێ نیشتەجێ بێتیایە و زەلیلی ژێردەسی خاوەنخان و کرێ و ئەمانە نەبێ، و لاشەی ساغ بێ. ئیتر خۆ دنیا چییە؟ برا پاشاکانی شەر ئەوەیان هەیە، پاشاکانی شەر ئەوەیان هەیە. فەرموو کاکە پاشا بگرە چی هەیە؟ ئەگەر 100 لکسز لە دوای بێ خۆ سوار هەر 100 ئەبێ، هەر تەنهای جێ یەک نەفەرەگرێت و ترس و لەرزی شۆ کەس نازانیا لە ناو کام سەیارەیە، نەوەک بیکوژن، نەوەک ئەوەنە دوژمنی زۆرە، بە ترس و لەرزۆ دەرەچێت، بە ترس و لەرزۆ 50 حسابات بۆ خۆیەکە، هەر لەسەر کورسیەکیش دانشێ، هەر وەکو تۆ چەند مترێ قوماشی کردوتە کەلوپەل، هەر وەکو تۆ بەخوا نان لەوانەیە لەوەی تۆش نان نەخوا، ئەوەی تۆش لەزەت لە خواردن نەبینێت، چونکە زیاتر بخوا ناوسکی دێتە ئێش، ناتوانێت تەحملی ناکە. چی هەیە لە من و تۆ زیاتر؟ برا ئەوانەی کە دەسڵاتدارن هەران لە خانوویەکە، خۆ لەوە زیاتر چیان هەیە؟ یعنی با قەسر و قسووری ئەم دنیا هەمووی مڵکی ئەو بێ، هەر لەو خانوویەکە. ئەوەنەش یعنی هەڵپەی یعنی بڕێشت هەیە بە وا نەزانین ئێمە کاتی ئەڵێن خوا ئەیبارێنێ بەسەرمانە ئیتر بزانین تر هەموو دنیا بێ بە ئاڵتون، هەموو دنیاش بێ بە ئاڵتونی قیمەتی نییە، بەخوا زۆر جار مەغرورمانەکە، سوودی نییە. خۆشەویستەکان مهم ئەوەیە ئینسان لە ژیانە سەربەرز بێ، زەلیلی ژێردەسی نامەرد و خراپەکار نەبێ،
ئەوە زۆر مهمە خۆشەویستەکان. سێم پتەوکردنی پەیوەندی کۆمەڵایەتی لە نێوانمانە بەدانی زەکات بە خێرکردن بە دەمەوەچوونی یەکتری، ئەوە زۆر مهمە بە تایبەتی لە کاتە تەنگانەکانە. ئیسا ئێمە وەکو فەرز زەکات لەسەرمان فەرزە، خێر و سەدەقات بکەین بۆ مزگەوت، بۆ مستەشفا، بۆ پرد، بۆ ئەوەی پرۆژەکان نەوەستن. بەڵام لە کاتی تەنگانەیە خۆشەویستەکانم ئەبێ وەزعەکە قورسهینتر کەیتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆمان نەگێڕێتەوە عەشرەتێک هەبوون پیانەوترا ئەشعەریەکان. ئەم عەشرەتە لە کاتێکا کە ئەگەر گرانی بووایە یان تۆزێ وەزعەکە ناڕەحەت بووایە هەرچیان هەیە کۆیانە کردەوە، هەرچی ئەندامەکانی ئەو عەشرەتە هەیە، هەر کەسێک چی هەیە لە ماڵەوە ئەیان هێنا کۆیانە کردەوە، دوایە دابەشیانە کرد و عەدالەت لە بینی خۆیانە بۆی کەسیان زەلیل نەبن. جا پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی ئەوە جوانترین ڕەوشتە منیش لە ئەوانم. يعني تو تصور کە پێغەمبەر صلی الله علیه وسلم هەموو جارێ لە حەدیثە ئەفەرمێ فلانە کەس ئەگەر فلان شت بکات لە منە، يعني لە محەممەدیە صلی الله عليه وسلم پێغەمبەریە، بەس لێرە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ من لەوانم. يعني پێغەمبەر صلی الله علیه وسلم شانازیەکە کە ئەشعەری بێ ولا عشرەتی ئەشعەریەکان بێ، بۆ چونکە ئەوانە پیاو بوون. چەند خۆشە ئێمە لە کاتی تەنگانەیە ئیتر بیر لەوە نەکەین بەڵخوا بن زەکاتم داوە، ئیشەکە لە زەکات نییە، تۆزێ لەوەیش وە دەرترە، برایە، ئامۆزایە، خزمە، خاڵۆزایە، کەسەکانتە، دراوسەکانتە، یعنی سەر بکەنە یەکە، هەوڵ مەدەن ئەم ئەو بخوا ئەم زیاتر دەوڵەمەند بێ ئەو زیاتر هین بێ، نە بەڵکو هەوڵ بدەن هاوکار یەکتری بن. پرسیانە لە ئیمامی عەلی کرد خراپترین کەسەکان کێن؟ ئەوانەی کە زۆر بێنرخن، زۆر کەم نرخن. فەرمووی ئەو خەڵکانن کە لە کاتی گرانیە دەوڵەمەندەون. یعنی قسەکە زۆر مهمە. بۆ لە کاتی گرانیە دەوڵەمەند بوون بێنرخیە؟ چونکە زۆر عەیبە تۆ ملەتەکەت ڕۆژ بە ڕۆژ بەرەو فەقیری بڕوا، خەڵکەکە تۆ دەوڵەم، یعنی معناوە دزیەکەی، معناوە استغلالت کردووە، معناوە شتێکت کردووە کە نەگونجێ. لەبەر ئەوەی ئینسانی مسلمان ئەبێ ئاگای لێبێ. خۆشەویستەکانم، خۆ پەروەردەکردن لەسەر قەناعەت زۆر مهمە. ئێمە خۆمان پەروەردەکەین لەسەر قەناعەت. قەناعەت بوون زۆر گرنگە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەو حەدیثە ئەفەرمێ ئەگەر ڕازی ببی بەو بەشەی خوا پێتی داوە ئەبیتە دەوڵەمەندترین کەس. ئێستا تۆ دانیشتووی معاشێکت هەیە یان کاسبیەکت هەیە، احتیاجی کەستی ڕازیت بە بەشەکەی خۆت، وەڵی تۆ مەلیکی، تۆ پاشایی، تۆ پاشایی. پاشا ئەو کەسە نییە کە زۆری هەیە بە زوڵم و بەستەم و بە خراپەکاری پایی کردووە. پاشا ئەو کەسەیە کە بە عەرەقی ناوچاوانی خۆی ڕزقی خۆی بەدەست هێناوە و ڕازیە، خۆی و ماڵ و مناڵی لەسەر قەناعەت خۆیانیان ڕاهێناوە. عایشە خوای لە ڕازی بێ ئەیگەڕێتەوە بۆ عروەی کوڕی زوبەیر کە خوشکەزای بووە، فەرمووی خوشکەزاکەم باوەڕ بکە مانگ بەسەر مانگە ئەهات لە ماڵەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم جاری وا هەبوو دووبان و زیاتریش ئاگر لە ماڵی پێغەمبەران نەئەکرایەوە بۆ چێشت. ئەی فەرمووی ئەی چۆن ئەژیان؟ فەرمووی بە خورما و بە زەیت و ئاو ئەوان. یعنی ئەگەر ئینسان قەناعەتی بێ، خۆ قەناعەت زۆر گرنگە و نەبێ پێغەمبەر صلی الله علیه وسلم نەی ئەتوانی پەیایکە. بەڵام وەکو ئیمامی عومەر لە کاتی گرانیەکەی ساڵە گرانیەکەی زمانی ئیمامی عومەر گۆشتی نەخوارد. خەڵک خێریە کرد و بەشی ماڵی ئەوانیشان ئەبرد، ئەی فەرموو وەڵڵاهی نایخۆم، والله نایخۆم. طبعا جاری وا بوو دوو ڕۆژ و سێ ڕۆژ برسی ئەبوو سکی قۆڕەی ئەهات دەنگی هات، ئەیوت هەر بۆ خۆت بقۆڕێنە، والله تا مناڵی مسلمانان، تا مناڵی فەقیر و هەژارەکان تێر نەخۆن نابێت تێرت کەم. قەناعەت زۆر گرنگە خۆشەویستەکانم. ئێمە ئاگامان لە یەک بێ، بەدەمی یەکەوە بین. ڕۆژێکیان چاوی بە جابری کوڕی عەبدوڵڵا کەوت، بینی گۆشتی کڕیوە لە کات گرانیەکەیە ئیمامی عومەر. جابریش سەحابەیەکی زۆر بەڕێزە و گۆشت بەدەستیەوە بێت تۆزێک یعنی باش نییە بەرەوەی خەڵک فەقیرەوەمانە. فەرمووی ئەوە جابر خێرە؟ وتی وەڵڵاهی دڵم چووە سەری سندم. وتی یعنی
زۆر سەیرە، یعنی ئێوە دڵتان بچێتە سەر هەرچیە بێ بیکڕن. ئەی ناترسن لەو ئاەتەی کە خوای تەعالا ئەفەرمێ ئەذهبتم طیباتکم في حياتكم الدنيا واستمتعتم بها، كخوا هەڕەشە ئەکا بە کافرەکان ئەڵێ هەرچی لەزەتەکانی دنیا بوو پەیتان پێ ئەبرد، هیچتان نەیەڵاوە بۆ قیامەتتان بمێنێتەوە، حەستان لە هەرچیەکە دەستان بۆ ئەبرد. ئینسانی مسلمان نابێ حەزی بڕۆیە سەر هەرچی بیکا. ڕۆژێکیان مالیکی کوڕی دینار ڕەحمەتی خوای لێبێ کە یەکێکە لە پیاوچاکان و سەلەفی ئەم ئومەتە بە بازار ڕۆیشت، ئیتر دڵی بەشەرە، هەنجیری بینی دڵی چووە سەری، ئێپارەشی پێ نەبوو، جوو تێنەعلی بوو، بردی لای کابرا وتی ئەگەر دایکەنا لە پێ، وتی ئەگەر هەیە بەقەدەر ئەم نەعلانە هەنجیرم بەرێ، وتی نەعلەکان هیچ ناکەم. ئیتر ئەویش کەوتە ڕێ و ڕۆیشت، دوایی وتیانەوە زانیتەوە کێ بوو؟ بە کابرای خاوەن دوکان تیان تیەوە مالیکی کوڕی دینار. وتی لا إله إلا الله، خزمینێکی بوو، عەبدێکی بوو، کڕی بوو، بانگی کەوتی کوڕمە ئەم سەوەتە بووە بیگەێنە ئەو پیاوە، ئەم سەوەتە هەنجیرە، ئەگەر لێتی وەرگرت هەر یەکسەر ئازاد بە، هەر یەکسەر ئازاد دەکەم، بەس لێت وەربگرێ. تر ئەویش بە هەڵەداوان بردی لە خۆشییا بۆ ئەوەی ئازاد ببێ، بردی بیگەێنە پیا، فەرمووی ئەمە چییە؟ وتی ئەمە خاوەنەکەم بۆتی نردو ئەمانە. وتی نا تەواو، یعنی من بە حەق خۆم کە نەبوو تەواو. وتی آخر لێمی وەربگرێت چونکە بەهۆی ئەمەوە من ئازادە بم. وتی کوڕم من تۆ ئازاد ناکەم خۆم کەم بە کۆیلە. ئەمجا فەرمووی أنا لا أبيع الدين بالتين ولا آكل التين إلى يوم الدين. فەرمووی من دینی خۆم نافرۆشم بە هەنجیر، ئەوە بڕیار بێ لەمڕۆ بەدواوە هەتا ڕۆژی قیامەت من هەنجیر نەخۆم. یعنی شتەکان ئەوەندە بەو شێوەش نییە. ئینسانی ئیماندار ئەبێ ئاگای لێبێ. بۆیە ئەبول عەتاهیە لەسەر ئەمە چەندێ ڕەشعرێکی فەرمووە زۆر خۆشە، ئەفەرمێ لا تخضعن لمخلوق عن طمع فإن ذلك نقص منك في الدين لا يستطيع العبد أن يعطيك خردلة إلا الذي سواك من طين فلا تصاحب غنيا تستعز به وكن عفيفا وعظم حرمة الدين واسترزق الله مما في خزائنه فإن رزقك بين الكاف والنون واستغن بالله عن دنيا الملوك كما استغنى الملوك بدنياهم عن الدين. يعني هندي نصيحتك زور گرنگا، فرمي خود سرشور مكة بو هیچ مخلوقی لبر خاطری تماح، چونکە و نقصانی دینتە. ئینسان هیچ کەسێک ناتوانێت یەک مسقالە زەڕەت پێ بدا ئیلا ئەو کەسە نەبێ کە تۆی لە قوڕ دروست کردووە. مەوە هاوڕێی کەسێکی دەوڵەمەند لەبەر ئەوەی خۆتی پێئینکەی عەزیزکەی. عەفیف بە، ئینسان کەمویست بێ لە دنیا و حرمەتی دینی خۆت بپارێزە. داوای ڕزقت لەخوا بکە کە خاوەنی خەزائینەکانێتی، خەزیێنەی ڕزقەکان لای ئەوە، چونکە ڕزقی تۆ لە بینی کاف و نونایە کە خوای تەعالا فەرمێ کون فەیەکون. و لە دنیاە دائیمەن وەکو پاشاکان چۆن پێویستیان بەشتنی ئاوا بۆ تۆش بڕوانە شتەکان. پاشاکان لە دنیاە حەساب بۆ دین ناکەن لەبەر خاتر دنیا، دینی خۆیان چۆنە فرۆشن لەبەر خاتر دنیا. ئێوەش لەبەر خاتری خوا دەست بگرن بە دینی خۆتانە. داواکارم خوا بۆ خاتر ناوە جوانەکانی خۆ ڕحمان پێ بکە، هیدایەتمان بدە، نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە. یا ڕەبی بەردەواممان بکەی لەسەر تاعەت و عیبادەتی خۆت. یا ڕەبی خوایە لەو کەسانە نەبین کە بۆ دنیا و بۆ ماڵی دنیا خۆمان زەلیل بکەین. یا ڕەبی خوایە خۆت ڕەزاقی و خۆت ڕزقمان بۆ ببارێنە. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت شیفای نەخۆشەکانمان بدە. یا ڕەبی هەر کەسێک کێشەیەکی هەیە و داوای دوعای خێری لێکردین، یا ڕەبی کێشەکەی چارەسەر بکەی. یا ڕەبی ڕەحم بە دایک و باوک و برا و خوشک و کەس و کارمان بکەی. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت ڕەحم بە مردوەکانمان بکەی. یا ئیلاه العالەمین، یا ڕەب کاربەدەستانیشمان ساڵح بکەی. یا ڕەبی بیانی تێ سەر ڕێگای حەق، بیان تێ سەر ڕێگایە کە خەمی فەقیر و هەژاران بخۆن. ئامین ئامین. آمين آمين. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد
واتقوا الله إن الله خبير بما تعملون. خۆشەویستەکانم، یەکێکی تر لەو شتانەی کە زۆر زەرورە ئێمە هەمان بێ بۆ ئەوەی بەرگەی ینی بتوانین بەرگری بکەین لە گرانی سەقافەت و ڕۆشنبیری تەعامل و هەڵسوکەوتمان هەبێ لەگەڵ گرانبوونە. لە زمانی ئیمامی عومەرە هاتنە لای ئیمامی عومەر وتیان گۆشت گران بوو کاتێ ئەو خەلیفە بوو، فەرمووی هەرزانی کەن. وتیان ئێمە هاتین بۆ لای تۆ خەلیفە ئیماندارانی، تۆ فریای وەزعەکە بکەوی، تۆ بۆمانی هەرزان کەی، ئەمرێ دەرکەی هەرزانی کە. فەرمووی خۆتان هەرزانی کەن. ئەی وتیان چۆن؟ فەرمووی وازی لێبێنن، تۆ گۆشت ئەوە تا لای قەسابەکان، ئەگەر تۆ ئەم هەفتە گۆشتە خۆی گۆشتەکانیان خەسارە بێ، مەجبور هەرزانی کەن. ئیمامی عەلی ڕێگایەکی تری دانا لە سەردەم خۆیە، ئەوە طبعاً ئەوەی ئیمامی عومەر زۆر گرنگە، ئیسا دێنۆ سەری. ئیمامی عەلی لە سەردەمی خۆیە ڕێگایەکی تری بۆ ئەم مەوزوعە دانا، ئەویش بەدیل. چۆن یعنی بەدیل؟ هاتن وتیان ئەی عەلی میوش گران بووە، فەرمووی ئەی ئەتوانن چارەسەری کەن. وتیان چۆن؟ فەرمووی لە جیاتی مێوش پەنا بەنەبەر خوورمە، خۆ هەموو خواردنێک یان هەموو نەوعێ خواردن ڕێگای تریشی هەیە، ماوەیەک واز لەوە بێنە بڕۆ سەر شتێکی تر خۆی هەرزانە بێ. زۆر گرنگە. ئەم قاعیدەیە لە ئەرجەنتین ڕوویدا، ئەم قاعیدە ئیمامی عومەر بەیانیانی خەڵ لە ئەرجەنتین هەڵسان، خەڵکی ئەرجەنتین زۆر اعتمادیانەکە لەسەر یەلکە. کاتی هەڵسیان ڕۆیشتن بۆ سۆپەرمارکێت تەماشایان کرد یەلکە گران بووە، چوار طبقەی چوارە بووە بە 5. بۆ وتیان وڵات دەواجنەکان علافیان گران بووە و نازانم چی، و دەستیان کرد عوزرهێنانەوە. خەڵک بڕیاری دا، سەقافەتی خەڵک زۆر گرنگە، ڕۆشنبیری. ئەو کابرایە کە ڕۆیشت، خەڵکی تریش هەمووی وتیان کاکە گران بۆ یەلکە ناکڕی، شتی تر بڕۆ ماسە چییە دەیها شتی تر هەیە. سبحان الله، زۆرینەی خەڵکی ئەرجەنتین ئەو ڕۆژە ئەو بەیانیانە یەلکەی نەخوارد. طبعاً بە بەیانیە سیارە هاتۆ بۆ بەردەم سۆپەرمارکێت یەلکەیان هێنا، سەیران کرد یەلکەی دوێنێ ماوە. ئەی کاکە و تووتیا وەڵا براک خەڵک نەیکڕیەوە، ڕۆژێ 2-3 یەلکە هەرمایەوە یەکسپایرە بێ. تاجرەکان وتیان دای مەبەزێنن حتا هەفتەیە خەڵک خۆی مەجبورە بێ، دوای هەفتەیەکیش خەڵکە نەیکڕی. ئەمجا شتەکە کە بڵاو بوویەوە، ئەوەشی کە کڕی بووی ئەویش وازیاوە نایکرد. کاکە هەرچی تاجر هەیە، وەزارەتی تجارەت کۆبوونەوەیان دەست پێ کرد، ئەو وەجبە خراو بوو تەواو. بڕیاریاندا خەڵک ئەرجەنتین وتیان یەلکە ناخۆین. تا وەزعەکە وای پێ هات، خۆیان ئیلحاحیان نەکرد لە خەڵک بەس لیان بکڕن، هاوردیانە سەر سیعرەکەی خۆی خەڵکان نەیکڕی، دایان بەزان هاوردیانە نیوە، یعنی سعرێکی مناسب دا. ئەم جا بە ئاشکرا لەسەر تەلەڤیزۆن اعتزاری ڕسمیان کرد لە ملەت، کەوا ئێمە هەڵە بووین، تاجرەکان اعتزارێکی ڕسمیان لەسەر تەلەڤیزۆن بە ملەت گەیاند کە ئێمە غەڵەت بووین. دوای ئەوە سعریانیشدا بەزان، باش لەوەی پێشووتر ژۆ خوارد. ئەم جا مەرجێکی تریشیان لەسەردانرا کەوا زەخت زۆر نەکەن لە سۆپەرمارکێتەکان، یەکسەر پارە لە کاتی خۆیان، بەڵکو ئەبێت چاوەڕوانیان بکەن تا یعنی پارەکە دێتە دەست. و لە هەمووشی چاکتر ئەوە بوو کە بەشێک سەهمێک دا بندێهی ئەو کۆمپانیانە بۆ فەقیر و هەژار و یەتیم و ئەمانە و ساڵانە بدرێ بە ئەوان. سەیچی دەرسێکیان پێدرا. زۆر مهمە ئێمە ڕۆشنبیریەکمان هەبێت کە بتوانین چارەسەری کێشەکانمان بکەین. بەس مشکلە ئەوەیە کە لە وڵاتی ئێمە زۆر جار وا ئەزانین ئەو شتانە کەمە. ڕئیسی فەڕەنسا کەوتی مەجالی دا بە ئاشکرا قسە بە پێغەمبەر بکرێ صلی الله علیه وسلم. لە وڵاتە ئیسلامەکان تەنها بایکۆتی پەنێری فەڕەنسیان کرد، ئەوە بە قەرە ضاحکەکە وا مانگاکەی پێوەیە. فەڕەنسا ڕئیسی فەڕەنسا هاتە چۆکە. براینە
زۆر گرنگە، یعنی سەت بڕێشت ئێمە بەکەم ێزانین، بەڵام کاتی ئەیکەی وردە، بەڵام نەتائیجەکانی زۆر گەورەیە. إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه